سڵاو ڕێز خۆشەویستی بۆ هەموو لایەک هەروە تۆزێک لەسەر ئەو ڕووداوی هەواڵ و ئەوانە کە بڵاو بۆتەوە و ئەوانە من تۆزێک بە کورتەکی ڕێی خۆمەڵێم لەسەر ئەوەی بە نمونە ئەو کوڕە ماسی فرۆشەکە هەیە ئەوەی دەستگای دژە ترۆر کاتی خۆی کە ماسی شتێ فرۆشتوانە شتێ بڵاو بۆتەوە کە ئەمری گرتنی دەرچوە لەسەر کوشتنی کەسێک و ئەلم بابەتانە جاسۆ کە سپسیال لە منە کارێک کاگەڕا مەحمەدەوە هەواڵە ڕاستە چۆن نییە تاوانەوە هەواڵە تازە نییە ئەوە کۆنە مانگێک بەر لە ئێستا زیاتر بێکەوە هەواڵە بۆ من هات بەڵام بەڕاستی من داوای بەڵگەم کردم بەڵگەی قانونیم ئەوەیە کە بزانم ئایا ئەوە ڕاستە یان نە بەڵام ئەو کەسێک کە هەواڵەکە یامێ وتی بەڵگەکە ناتوانین بنێرین بەڵام لە 100% هەواڵەکە ڕاستە بەڵام من ئێوە خۆتان نەزان هەندێک شتەیە ئەگەر بەڵگەم لە بەڵگەی نەبێت ناتوانم بڵاوی کەمەوە چونکە یەکێتی و پارتی کۆمەڵ یاری سەخیفەکەن کۆمەڵ ڕێکەوتنەکەن بۆ ئەوەی کە اعتباری ئێمە یان ڕاستگۆیی ئێمە بخەنە ژێر پرسیارەوە بۆیە من زۆر جار لە هەندێک هەواڵ خۆمدا ئەدەم ئەمەش تەنها وەڵامێکە بۆی کە چەندین کەس نامی بۆ نردووم ئەڵێن کاگەرام ئایا هەواڵە ڕاستە بەڵێ هەواڵە ڕاستە بەڵام من وەکوتە مانگە بەر لە ئێستا بۆیان نردوم بڵاوم نەکردەوە لەبەرەوەی کە من بەڵگەیەکم نەبوو لەبارەی یاساییەوە ئەوە وەڵامە بە هەموو ئەو خۆشەویستانی کە نامم بۆ ئەنێرن و ئەیانوێ بزانن کە ئەو ڕاستی ئەو هەواڵە چۆنە لەبەرەوە بەڕێ و کوڕە ماسی فرۆشە هەر خەریکی قاچاقچێتی و خەریکی پارە پیاکردن و خەریکی کوشتن و تعدا و فڕاندن و هەر ئاوان لە حەقیقەتە عەزیزان لە چێتی نیشتیمانی هیچی بەسەریچەوە نەماوە بێساحەب و بێخاوەنە پاشان دیسان هەواڵ کۆمەڵی برادەر نامە ئەنووسێ کاگەرام ئەوەی هوشار عەبدوڵڵاوانە ڕاستە چوونەتە لای شاسوار و نەوەی نوێ و ئالەم بابەتانە طبعا ئەمە لەسەر چی وەستە چاویگرتووە خۆشەویستان طبعا هەمووتان نەزانن پاڤڵی جەلات تاڵەبانی پیاوێکی بێکەسایەتیە نە زمانی عەرەبی ئەزانێ نە زمانی کوردی ئەزانێ نەئەتوانێت بنووسێ هیچ شتێک نازانێ بەڕاستی شەقی ڕۆژگار هێناوێتی کردو بۆ قاچاقچیەک و کوڕی جەلات تاڵەبانی کردی بە نازانم چیەکێتی و ئالەم بابەتانەوە ئەوەشی کردی کە ئیبین هەر لە حیزب ڕێکخراوە هیچ شتێک ناچێت بەڕاستی بەڕەڵاخانەیەکە بۆ خۆی نەسەرکردایەتیە هیچ شتێکی نییە جا هوشار عەبدوڵڵا نووسینێکی نووسیوە بە زمانی عەرەبی لە بەغا نووسینەکە لەسەر ئەوەیە کە ئەمانە وەکو هینیان لاتووە وەکو چۆن نەخۆشێک بە نمونە دکتۆر حەبیب بۆ نووسی عەلە 6 سەعات جارە بێم حەبە بخۆی ئەم پاڤڵەیش کە لە بەغا دانیشتووە مەسەلەن بۆ نمونە هەر یەکێک لەو سیاسیانی کە لە بەغایە هەن بەیانی ئەیان بینێ سەلامیان بۆ باوەشیان لەرەن ماچەکە 6 سەعات دوای ئەوەی ئەیبینێتەوە هەر ئەو زەلامە هەمز باوەشی پیاکاتەوە لای عەسر ئەیبینێ باوەشی پیاکاتەوە لە لای ماچەکاتەوە و ئەشەمێتەوە بووی شەو بە هەمان شکڵ یعنی ئەم کوڕی جەلات تاڵەبانی هیچ ئیشێکی نییە لەوێ بەس هەرێکی تەحیەکردن و هەر کەسێکیان ئەیبینێت باوەشی پیاکەم لە لای ماچەکات و بۆی بچووکە بێتەوە تعلیقەکەی هوشیار لێرەوە سەرچاوی گرتووە کەچی جەماعەتی دەباشان و میدیاکەیان دەستیان کردو بە درۆ و دەبەستەوە بێنەوە بەرەو ئەوانە و ئای هوشار عەبدوڵڵا نازانم چیە و ئەمانە چونەتە ناونەوەی نوێ و چی ئەلەم بابەتانە داخۆ یعنی تۆ خەڵک پێی شەرم نەبێ یەشێتیە یا پێی شەرم نەبێ پارتیە وەڵا پێشی شەرم نابێکەنەوەی نوێ بێ بەڕاستی پاشان لەکوێی دنیا هەیە خەڵک بێ بە حیزبێک بەنهێنی شتیواکەی هەیە کاکە هەر نە من نە هوشیاری هەر کەسێ بەیانی بێ بە هەر شتێک ئەڵێ بووم بۆ هوشار عەبدوڵڵا بەیانی بێ چۆن بوو بە گۆڕانتی گۆڕانم بەیانی بێ بە نوێی نوێ بێ بە پارتیە لە پارتی بێ بە هەرچی ئەڵێ ئەوە لەبەرەوە ناکرێت لەناو ئەم چاواشەکاری سۆشیال میدیایە ئەبێ خەڵکی زۆر هوشیار بێ بەڕاستی هوشیار بۆ مانایی کە باوەڕ نەکا بە هەر هەموو شتێک ئەم سۆشیال میدیایە و ئەم کۆمەڵێک ئەشخاصی خۆفرۆش و دوو لە ڕوویەوە هیچ و پوچ و چەورە و مۆرە بوون بە پیاوی یەکێتی بوون بە پیاوی پارتی سەر بێن سەربانی تاوەڕێکی درۆکردن و درۆ پێچانەوەن بەڕاستی تۆ ڕەخنەیەکیان لێ بگرە ئەوان لەو 100 تۆهمە خەنە پاڵە من داوام لە هەموو ئەو هوشیار عەبدوڵڵاکان هەیە کە زۆربەی وتارەکان بە زمانی عەرەبی بینووسن ئەمان لە ماڵی کووردا هەچێکیان پێ بڵێ بوویان مۆزوع نییە لەبەرەوە لە دنیای عەرەبیە یا لە عێراقە لە بەغایە ئەوان زیاتر بەوە بەڕاستی شێتگیرە بن بۆیە هوشار عەبدوڵڵاکان پێویستە بە زمانی عەرەبی وتارەکان بنووسن و ئەتوان تەرجمانیشیکەن بە کوردی با دووبارەکە بنووسن و بۆ جارەی عەرەبی و بۆ کوردەکانی جیاوا بڵێن بۆ دنیای سیاسی عەرەب و لە عێراقا و بۆ دنیای سیاسی کوردیش لە هەرێمی کوردستان ناوچەکە لەبەرەوە من ئەوانم پێ ڕاست نییە چونکە هەر کەسێک ببێ بە هەر حیزبێ بە ئاشکرا ئەڵێ بن بۆ حیزبەوە تەواو کەسی نەکڕیوە بەڵام ئەو هێرشانەی کە بۆ سەر هوشار عەبدوڵڵا و عەدنان عوسمانە لەم کاتەیە
لەسەر ئەو وتارەی وشار عەبدوڵڵایە زیاتر نەک شتێکی تر ئەویش میدیای دەباشان خەریکی ئەو درۆکاری و ڕیاکاریانن لەبەرەوەی کە نووسینێکی ئەوەی نووسیوە. هەر بەڕاستی خۆشەویستان یعنی هەتا بۆ کۆمەڵێک ئەندام و کادریەکێتیش کە تا حدێک تا سنوورێک شەرافەتیان ماوە ئەبێت لە خۆتان پرسیار کرد بەڕاستی کاکەم پاڤڵە هۆی شەرمەزاریە بەداقەتە پاڤڵ هۆی شەرمەزاری و ڕسواییە لەبەرەوە وتارەکەش دروستە کاکە بەیانی تا ئێوە بەس خەریکی باوەشکردن بەم و باوەشکردن بەوە و ئەو عەلیە ئەیبینێ و کابراشی ئەکا ڕێک ئەوە یەک تەحیبووکە ئەوە قاچیا بە عەرزە ئەوە چیەکە تۆ ڕسووە خۆتەمە ئەمە تۆ وازانی ئەمە حەدەسی بەردەم باڕەکانی لەندەنە ئەو کاتێک کە لەوێ لە بەد باڕێکە ئەوە سایت و خەڵکتەکە دەژورەوە خەڵکی دەرەکرد خۆ کاکەمە ئەوە نییە برێم لەمە سیاسەتەوە ئەمە جۆرێکی تۆ لەبەرەوە من هەمیشە ئوتومەکە خەڵک بە تایبەتی ئەو خەڵکانی کە دژە پارتی بێشێتین ئەبێ ئەوەندە هوشیار بن ئەدەبیاتێکی پارتی بناسنەوە نابێ هەر لە خوانە باوەڕ بە هەر شتێک نابێ بەڕاستی لەبەرەوە هەموو ئەو ڕەفیقانێک کە ئەو ڕسمیان بۆ من نردووە گوایە هوشە ئەوڵا بۆ بنەوەی نوێ لێرەوە پێیان ئەڵێم کە ئەم ئەدعا و ڕێکلامانە لێوە سەرچاوی گرتووە کە ئەو بابەتەی نووسیوە و شتێکی تر دوای ئەوەیش هەندێک خەڵک لەسەر ئەوە قساکەن کە گاگەران باسی مەسەلەی سەردەمی پاشایەتی و نازانم چی و ئەلەم بابەتانە عەزیزانی من خۆشەویستان عێراق بە زۆر دروست کراوە لە ساڵی 20ەکانەوە بە زۆر دروست کراوە ئەگەر سەری جوغرافیاکەی بکەی ئەڵێ بەڕاستە کێشاوە ئەمە بۆ ئەوە هەر لە بەروێشەوە عێراقی هیچ کاتە سەقامگیری بە خۆیان نابینێت یعنی دڵێکە بە زۆر دروست کراوە و پاشان لە ساڵی 20ەکانیشەوە بە پادشایەتی و ناپادشایەتی و بە فڵان و بە فیسار و بە عەبدولسەلام و بە عەبدولنازامچی و هەتاوەکو سەدام حوسێن هەتاوەکو پارتی بێچێت هەتاوەکو ئەوانەی ئێستا لە بەغایە حکومن هەمویان دیکتاتۆر و فاشی بوون و هەمویان دژە ئینسان بوون دژە کورد بوون دژە عەرەب بوون دژە هەمویان بوون بەڕاست وامەزان کە بن وەڵا ئەمانە حەدژی کورد و ئارم باتەوە نییە وەڵا ئەو سەدام حوسێنە ئەوەندە عەرەبی کوشتووە ئەوەندە کوردی نەکوشتووە وبۆ ئاگدەیتان هەر لە شەڕ ئێران و عێراق بە ملیۆن عەرەبی عێراقیەوە بەکوشت هۆڕەکانی هەمووی وشک کرد بە هەزاران هەزار ئینسانی عەرەبی هێناوە لە شیعە و لە سوننە لە سێدارەی داون ئەم ڕژێمانە لە عێراقا هەر کەسێ دژیان بوو بێ سەریان پان کردوێتەوەی تر دژەکە کوردە عەرەبە نازانم تورکمانە کورد و ئاشیریەکی ئەمە نایخوا لای ئەوان مهمەوەیە کەسێک کە دژیان بوو بێ ئەوان سەرکوتیان کردەوە ئەعدامیان پانیان کردەوە بۆیە مەڵێن ئەمەیان باشە ئەویان خراپە ئەمان هەمویان وەکو یەکوان بەڕاستی تەواوی ئەو دەسەڵاتدارانە لە ساڵ لەو کاتەوە عێراق دروست کراوە هەتا ئەم ساتە وەختەکە من لەگەڵ ئێوە قساکەم هەر هەمویان لەگەڵ ڕێزما بۆ ئێوە یەک سەگ بابترن هەمویان بکوشت هەمووی تاوانکار هەمووی خەڵکی سەرسەری هەمووی خەڵکی هیچ و پوچ هەمووی خەڵکی وەکو پاڤڵ وەکو نازانم فڵانە فیسارەکان و ئەم بابەتانە وەکو پارتی وەکو بنەماڵی بازانی وەکو ئەوانەی کە ئێستا لە عێراقا دەسەڵاتدارن بۆ سەری مالیکی و سەری چێوچێوانەکە هەر هەموو ئەمانە خۆکاکە هەر هەمویان دیکتاتۆرن هەمووی مافیان هەمووی ئەوەن ئیتر بەخوا سەدام حوسێن جووا بووە بەخوا عەبدولکەریم قاسم تا حدێک هەروە بووە تا عەبدولسەلام عارف هەروە بووە ئەوەی پادشایەکان هەروە بووە یعنی هەروان لە ڕاستیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زەبر و زەنگ ڕۆڵ ئەبینێ سەرکوت ڕۆڵ ئەبینێ لەبەرەوە خۆتان بۆ شتانەوە هیلاک مەکەن لە ڕابردووە چی گوزەراوە من ناڵم ڕابردوو فەرامۆشکە بەڵام تۆ بیر لە ئێستا و لە ئایندە بکەرەوە بەڕاستی تێکۆشان کە بۆ ئێستاوە بۆ ئایندە کە ئێستا چی بکرێ خۆشەویستانی من ئێستا هەرو قسانم هەبوو کە پێشکەشی ئێوەم کە هیوادارم کە زۆر باش بن کە سەرحاڵ بن خواتان لەگەڵ و بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەک و جەوەکەی دەشتەیەکانی NLش بەڕاستی زۆر خۆشە ئەوە ئێستا پاوزەیە کە هاتم دە12 قسەیەم کرد لە خزمەتی ئێوەیە بەیانی ئێشە 36 و 37 دەرەجە بەڵام ئەوەی باشە کە مەسەلەن هەر ڕۆژە دوو ڕۆژوایێت دوایەتە خوارەوە بۆ 20 و بۆ کەمتر و کاتێک تووپڕا باران ئەبارێ و ئەوە ئەنی جەوێکی بەڕاستی شاعیرانە و خۆشە دەشتەیەکانی NL سڵاوی هەیە بۆ هەموو لایەک بەخێر